پاکێجەکەی هاوکارمان دەرکەوت کە زۆرێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان ناڕازین لەو دۆخەی ئێستا هەیە، هەرچەندە لە لایەکی دیکەەوە بۆ هاوڵاتیان جێی سوودە یاخود قازانجی لەکەن لەوەی کە نرخی مریشک دابەزیەوە، بەڵام ئەم بابەتە زوو سەر هەڵەداتەوە یاخود ئەم کێشەیە زوو ڕوەداتەوە. بۆ ئێمە میوانداری بەڕێز پیراس سدیقمان کردووە کە بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵە لە وەزارەتی کشت و کاڵ لە ستۆدیۆ میوانی ئێمە دەبێت. بەڕێز پیراس بەخێر هاتی. زۆر سپاس. بۆچی ماوە کێشەی ئەم خاوەن کێڵگانە دووبارە بێتەوە تا ئێستا چارەسەری ئەم کێشەیە نەکراوە بە یەکجاری؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێزت، هەروەکو ڕاستکردنەوە یەک بەڕێوەبەری سامانی ئاژەڵم نەوەکو بەڕێوەبەری گشتی. طبعاً قطاعی دەواجنێکێکە لە قطاع گرنگەکان بەنسبەتی ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ وەکو بەڕێوەبەری سامانی ئاژەڵیش لەبەر ئەوەی لەم سێکتەرە پێشکەوتنێکی بەرچاو بەدی ئەکرێت بە حقیقەت خاستن لەم ساڵانەی دوایی لەسەر جەم بازنەکانی ئەم پیشەسازیە گرنگە لە دایکانەی مریشکی گۆشت و لە کارگەکانی ئالیک لە هەڵهێنەرەکان و لە ناتجی نیهایی کام ڕۆباس لە مریشکی گۆشتەکەین ئەتوانین بڵێن تا حدێکی باش توانیمانە لەم کارتە بەرەو پێش بچین و ئەمڕۆ ئیکتیفای زاتیمانەیە بە حقیقەت گەشتونەتە قۆناغی خۆبژێوی لە بواری مریشکی گۆشتە. بەڕاستی بابەتی کێشەی کێڵگە پەلەوەریەکان و بە تایبەت مریشکی گۆشت لە هەرێمی کوردستانە کێشەیەکی با بڵین دوور و قۆڵە و هیچ چەند ساڵەی ڕابردووە، ینی بە بەردەوام ئەم بابەتی کەڕ و فەڕەیان ئەتوانین بڵێن ئەم بابەتی دابەزین و بەرزبوونەوەی نرخە ڕوو ئەدات لەبەر کۆمەڵی ئەسباب. یەکێ لە ئەسباب کە تەحەکوم بە نرخی مریشکەکە بە حقیقەت لە ڕاستیە بابەتی پێکهاتەکانی ئالیکە، هەتا نرخی پێکهاتەکانی ئالی گران بێت لەبەرەوەی ١٧٠ تێچووی بەرهەمهێنان ئالیکە، تێچووی بەرهەمهێنان گرانە بێت زۆرەکەوێت لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان. فبۆیە گرانبوونی ئەم کەرەستانە لە وڵاتانی سەرچاوی بەرهەمهێن وای کردووە تێچووی بەرهەمهێنان بگاتە ئاستێکی بەرز. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئاتوانین بڵین بە ڕێنجێک وەریگرین لە نێوان ئەو کێڵگانەی کە قاعی بچووکن هۆڵی بچووکن لە نێوان ئەوانەی کە هۆڵی گەورن. ئێمە گەشتوینەتە ئەو ڕێنجی کە کیلۆغرامێک گۆشتی مریشک لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان 2800 دینار ئەکەوێتە ئەمڕۆ بە حقیقەت. ئەمە لە کاتێکە ئەگەر ینی کێشەی عەلەفیان نەبێت، من لە کاتێکە ئەگەر کێشەیەکی کتوپڕی نەخۆشی ڕوونەدا، مردنێکی نائاسایی ڕوونەدا لە ناو کێڵگەکانە، ینی نۆرمال بێت، ڕێژەی هەلاکات لە دەوری ١٠ بۆ ١15 بێت، ئەمە ئەوەنە ئەکەوێت لەسەر خاوەن کێڵگەکانی پەلەوەر. وەکو ئاماژەم پێدا عالەمیان ئەمە ڕوویداوە، نەک تەنها لە هەرێمی کوردستان، لەسەر مستەوای جیهان ئەمە ڕوویداوە. یەکێ لە ئیشکالیاتە ڕئیسیەکانی ئێمە بە حقیقەت کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ زۆرجا نەمانتوانیەوە نرخێک لەسەر مریشک دانین، ئەوەیە کە مریشک بە شێوەی زیندوو ئەفرۆشرێت. لە ڕاستیە کەمە ویستی ئەمە نییە و ویستی وەزارەتی کشت و کاڵ نییە کە بەو شێوازەی کە هەیە ئێستا مریشک لە دوکانەکان لە لاکۆڵانەکان بەو شێوازە بفرۆشرێت. ویستی وەزارەتی کشت و کاڵە و ڕووە تەندروستەکەشی ئەوەیە کە مریشک بچێتە سەربڕین خانەکان لەوێ سەر ببڕێت ئەنجا بخرێتە بازاڕەکان. بۆچی چارەسەریەوە نەکراوە؟ بۆچی تا ئێستا مریشک فرۆشتن بە شێوەیەکی بەربڵاو و ئەگەر بڵین هەڕەمەکیانە لە ناو کۆڵانەکانە فرۆشرێ؟ وەزارەتی کشت و کاڵ بەرپرس نییە لەوە؟ بەشێکی ئەوەی لەسەر ئێمە وەکو باسم کرد، بەڵام بەشێکی ڕەبتی بەوە هەیە کە ئێستا ئێمە با واقعیانە بیرکەینەوە. لەوانەیە لە هەرێمی کوردستانە 15,000 دوکانی مریشک فرۆشتن هەبێت، لەوانەیە گونجاو نەبێت لەم دۆخەدارایی لەم وەختەیە، ینی بێنانکردنی 15,000. بەڵێ ئەمە خاڵێکی تریشیان خەڵک خواستی لەسەرە، احتیمالە بۆ بە کولتور، ینی بۆ بە عورفێک، ینی تۆ داشی خەیت لە نووساتێکە بە هەر شێوازێک بێت بە هەر نوعێک بێت، احتیمالە ئەم دیاردەیە بە نوعێکی تر بێتەوە مەیدانەکە. بەڕاستی ئەمە یەکێکە لە ئیشکالیاتە جەوهەریەکانی ئێمە. و ئیشکالێکی تر کە ئێستا ئێمە گەر بێن باسی بکەین، خۆ نرخی مریشک زۆر هەرزانە. ئەگە بێت تۆ لێکی بیتەوە مریشکێک لەوانەیە لەسەر هاوڵاتیەک 5,000 دینار ڕاوەستیان یان 6,000 دینار ڕاوەستێ. لەو لاوە مریشکێکی بەستووی ئەتوانین ناوی بنین قاچاق، لەوانەیە نرخەکەی زیاتر بێ لەو نرخەی کە هەیە لە مریشکی خۆمانە هەیەی، بەڵام تەوەجوهەکە زیاتر بۆ بەرهەمانەیە. یعنی بەداخەوە لە ڕابردووە غەدرێکی زۆر لەم قەتاع کراوە بە حقیقەت. یعنی هاوڵاتی لەوانەیە وەکو ئێمەی ئەکادیمی
معنی نەبێ بە ئیشەکە و ئاگای لێ نەبێ زۆر جار لە ڕابردووە یعنی بەدەستی ئەنقەس لە بەرهەمی ناوخۆ دراوە زۆر جار باس لەوە کراوە کە مریشکی کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان بە دەرزی و بە کۆمەڵی مەواد گەورە ئەکرێت کەوای کردبێ زۆر جار هاوڵاتی ئەمە لەم بەرهەمە کشابێتەوە ئێمە هەموو جارێڵین مریشکی کێڵگە پەلەوەریەکان بەعام لەسەر مستەوەی هەموو دنیا بە یەک سیستەم و بە یەک شێواز بەخێوەکرێت و واتە ئەوەی کاوترێ بە شێوەزێکی نادروست گەوراکرێن بە دەرزیە بە هەر شێوازێکتر ئەمە ڕاست نییە ناخێر وڵاتیان دڵنیا بن لەوەی کە مریشکی ناو کێڵگە پەلەوەریەکان بە شێوەیەکی تەندروست بە دڵنیاییەوە بە شێوەیەکی تەندروستی نەک وەکو ئاماژەم پێدا ئەمە لەسەر هەموو لەسەر مستەوای جیهانە بە یەک سیستەم و بە یەک شێواز بەخێوەکرێت یعنی هیچ جیاوازیەک نابینرێ لە بینی ئەو مریشکەی کە لە هەرێمی کوردستان بەخێوەکرێت یان وڵاتێکی تر تەنها جیاوازی لەوانەیە ئەوە بێتەوەی لە ژێر چاودێری ئێمەیە وەکو وەزارەتی کشت و کاڵەوەی لە هەرێمی کوردستانە بەخێوەکرێ ئێمە ئاگامان لێتی لە ڕووی تەندروستی و چاودێری ئەکرێت و ئاسانتر ئێمە ئەتوانین چاودێری ئەو پرۆژانەی خۆمان بکەین بگەینە پرۆژەکان و بەرهەمێک بەرهەم بێنن کە لە ڕووی تەندروستیەوە ئەو بەرهەمە بێت کە بە پێی ستانداردی جیهانی ئینەکرێت تاجەکرێت بەڵام ئەوەی کە مەبەستمە لێرە ئەو بەرهەمەی کە هاوردە ئەکرێت هیچ ئێمە لەی دڵنیانین هەرچەنە تۆ ڕقابەی سەحی و تەندروستی و کۆمەڵێک مەچەنە قەدەغەیە و بابەتی مریشکی بەستووە پارچەکانی مریشک لە مانگی حوتی 2019 ئەمە وەزارەتی کشت و کاڵم بەرهەمەمان قەدەغە کردووە بەڵام ئەوەی کە لە بازاڕان بیرێ ڕاستی ئەمە بە موافقات و ئیجازاتی وەزارەتی کشت و کاڵ نەکرا و چۆن داخلی بازاڕەکان بۆ ئەمە ئیشی ئەمە نییە وەکو وەزارەت وڵاتی بێ مەترسی زیاتر لەسەر ئەو مریشکە هاوردەکراوە کە لە دەرەوەی بەڵام کاک فیراس منەمەوێ ئەمڕۆ زۆرترین دەنگی ئەو خاوەن کێڵگانە بگەێنینە ئێوەکو لانی پەیوەندیدار کە بینیمان لە راپۆرتەکەش باسییان کرد گرفتەکانەوەی لە بەشی نزیکەی لە 170 تێچووی ئیشەکەمان کارەکەمان بۆ علەف کڕینە و داواشەکەن کە کارەکان بۆ ڕێک بخرێتەوە وەزارەت کاری ئەوان ڕێک بخاتەوە بووی هەر جار ناجارێک هەر وەرز بۆ وەرزێک تووشیم کێشێنە بێ بۆ نمونە بازاڕیان بۆ بدۆزنەوەوان داواکەن بە نمونە وەزارەتی پێشمەرگە هاوکاریان بکات بازاڕیان بۆ دروست بکات و بۆوانی بفرۆشنەوە بەڵێ طبعا بۆ بابەتی ئالیکی ئەمە کۆمەڵی هەنگاومان ناوە لەبەری نرخەکەی گران بۆ ئاماژەمان پێدا لەوانە ئەعفای گومرگیمان بۆ سۆیا این کردووە ینی گورگمان لەسەر هەڵگرتووە سۆیا کارگەکانی ئالیک ئەتوانن بێن تەڵەبی ئەوە بکەن ئەمە بەردەوامی وایە بە بەردەوامی وایە ماوەی 6 مانگێک کە بێت ئەم کارەمان کردووە بۆ زەیتی ئالیکی بۆ پرێمێکسات ئەعفای گومرگی وەکو هەنگاوێک بۆی بتوانین تا حدێک تێچووی بەرهەمهێنان یان نرخی ئالیک دابەزێنین لەلایەکی ترەوە بە نسبەت وەرگرتنی بەرهەم لەلایەن وەزاراتی ئەوەی کە چێشتخانەیان هەیە یان مریشک بەکارهێنن ئەمە هەنگاوی کردەی نراوە بەم ئاراستەیە لیژنەیەک پێک هاتووە لە دیوانی ئەنجومەنی وەزیران بەڕێزێک سەرۆکایەتی ئەو لیژنەیە ئەکات لە وەزارەتی ئێمە وەزارەتی کشت و کاڵ نوێنەری تێدایە گومرگ نوێنەری تێدا و هەنگاو نراوە بۆ ئاراستەیە و نووسرا و ئاراستەی سەرجەم و وەزارەتانی وەکو ئاماژەمان پێدا کە چێشتخانەیە نراوە یعنی ئاراستەیان کراوە و هەنگاوی کردەی نراوە لەگەڵ وەزارەتەکان کۆبوونەوە کراوە وەزارەت بۆ وەزارەت تاگەنەوەی کە هەموو وەزارەتەکان تەواو بێت لەمە ئەتوانین بڵێن وەکو مژدەیەکشی لێبێت بۆ خاوەن کێڵگە پەلەوەریەکان کە ئەم جاریان بە جددی ئەو وەزارەتانە هاتوونەتە سەرخەت و ئامادەن کە بەرهەمی کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان وەربگرن. بەڵێ بەڕێز فیراس سەدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ مابووی سوپاس بۆ هیواین کە پەیامەکەتان گەشت بێتە خاوەن کێڵگە پەلەوەریەکان و کێشەکانیان چارەسەر بێت. سوپاس بۆ بەڕێز. کۆمپانیای